گورانیا پیشکش با فرمانده خومات باق نقیب فرات فرمانده یقیدو و سرداوکاری کاک هرشی منصار گورانیا تقدیم دکن بو جنابی فرمانده نقیب فرات بدونجی بروان بزوری برو استاذ فرمانده خوش ماندوی بغاده حرکاتی تو امرکی ماده بنا ماده ای فرمانده خوش ماندوی بغاده حرکاتی تو امرکی ماده بنا ماده بتاليوني كوماندوي صلاة لا نقي فراتوي فرمان ليلاتوي إلا شنقار ولا الزمار داستانت كرد وتومار إلا شنقار ولا الزمار داستانت كرد وتومار بياوي مردي وكودو دازناك ونشار بشار نازید پیوادکین پشمرگی دوینه و امرو برو پیش و برو امید بهیمتی تو ایشان نازید پیوادکین پشمرگی دوینه و امرو برو پیش و برو امید بهیمتی تو نقي فرات بسر دجمن دازالي نخوشي ولا نخوشي تو بيعبي روجي طالي هاي فرماندا نقي فرات بسر دجمن دازالي هاي لخوشي ولا نخوشي تو بيعبي روجي طالي لم ديكي صلاة لقبر زواني اي براي شهيد مرداني صلاة لقبر زواني اي بخاكن اجتماني او خوي كرد قرباني اي بخاكن اجتماني او خوي كرد قرباني ای و شهیدانی پارتی برز لیان دروانم ای بسای سری مردانم آرام کردستانم بسای سری مردانم آرام کردستانم بدأخو
تێ دووان دەزوانی لە دەستی چێ پەروەردەی ئەی کەش و ئاوادن سافا والله دەڵێی باڵندەی ئەی ناوقەت وەک شوشەی بلۆر لە زوانی دابێ ڕادەی کافر ئەی دوێنێ دەیگۆ ما بەس بێ دەبێ دەستم لێ بەردەی ئەو کچەبوو ئەم لێ دەکا دەداتە من ئەو دەردبێ ئەو کچەبوو ئەم لێ دەکا دەداتە من ئەو دەردەی ئەو کچەبوو ئەم لێ دەکا دەداتە من ئەو دەردەی ئەی سەیری ڕوخساری من کە سەیری ئەو ڕوخسار زەردەی هەیە جەلا تۆ بۆ نایەی بۆ سەرێک ماڵی نادەی هەیە جەلا تۆ بۆ نایەی بۆ سەرێک ماڵی نادەی ئەی مەلا بە قوربانت بم بۆ کفنم پێدا نادەی ئەی لە ڕۆژی قیامەتێ لەوێ دەدەم ئیفادەی ئەی حەوالەی خوددا دەکەم من ئەو کچە نامەردەی ئەی بۆ شابی مامسارە بۆوی دەڵێم لەو بەندەی ئەی سڵاو لە هێرش مامسار ئەتۆ پەلەم لێ نەکەی ئەی ئەوەش کۆڤان ماڵەشین بۆوی دەڵێم لەو بەندەی ئەوەش کۆڤان ماڵەشین بۆوی دەڵێم لەو بەندەی ئەگوژی دەکەم بە بەندان یادی باخیر هەریری ئێستا دەکەم بە بەندان هەموومان چاوەڕوانین کەی دێیە دەر لە زیندان ئەوڕۆ لە ساحەی هونەر ڕیوی هاتوونە مەیدان چون کە شێر لێرە نییە ئەوان وا دەکەن جێران چۆن کە شێر لێرە نییە ئەوان وا دەکەن جێران دەکەم پایە دەربەی لە ژیە مامۆستا گشتی لێدا چاوەڕوانە بەرەوان ئەی بۆ هەلمەتی من دکە بە تۆ دەڵێم بە قوربان